بارودۆخی کارەساتباری ئیمەنی شوێنی کار. ڕۆژی پێنجشەممە 23 مانگی بەفرامبار سێ کرێکار لە کاتی کار بەهۆی تەقینەوەی 6 مەغزانی سوتەمەنی لە شیرکەتی سامن مێهرانگۆستەری هەڵکەوتوو لە شەهرەکی سەنعەتی چەرمسازی شارستانی بووینزەهرا تووشی ڕووداو هاتن و بەهۆی سووتانەوە گیانیان لەدەستدا. بەلەم کارەساتە دڵتەزێنە ئێوارەی ڕۆژی دووشەممە 20 مانگی خەرمانان چەند کرێکار لە کاتی خاوێنکردنەوەی پۆمپی تەخلیەی مەشعەلی سەرەکی پێترۆشیمی شازەند تووشی سووتان هاتبوون. لەم ڕووداوەشدا یەکێک لە کرێکارانی ئەم ناوەندە گیانی لەدەستدا و دوو کرێکاری دیکە بە سەختی بریندار بوون. بارودۆخی ئیمەنی شوێنی کار هێندە کارەساتبار و ژمارەی ڕووداوەکان ئەوەندە لەسەرنکە هەندێک جار خودی بەرپرسانی ڕژیم ناچار دەبن دانی پێدا بنن. بۆ نمونە ئەلی حوسێن ڕەعیەتی فەرد جێگری وەزیری کار دانی بەوە داناوەکە ساڵانە 13,000 ڕووداو بەهۆی نەبوون و یان لاوازبوونی فێرکاری و دابینکردنی کەرەستەی پەیوەندیدار بە ئیمەنی شوێنی کار ڕوودەدەن. ناوبراوتی کە تەنیا لە ساڵی 92دا 900 کرێکار بەهۆی ڕووداوی کارەوە گیانیان لەدەستداوە. بەپێی لە کۆڵینەوەکان زۆرترین ئاماری ئەو ڕووداوانەی کە دەبنە هۆی مەرگ لە سەنعەتی ساختومانسازیدایە و هۆکارەکەشی بەربوونەوە لە بەرزاییەوەیە. کارناسێکی باڵای ئیمەنی و تەندروستی بە ناوی شەهرام غەریب لە 25 مانگی بەفرامباردا لە وتوێژ لەگەڵ ئیلناوتی کە ئامارەکانی بەربوونەوە لە بەرزایی یەکجار لەسەرێ و سەرسوورهێنەرن. تر لە 500 کرێکار لە ساڵی 99دا لە بەرزاییەوە بەربوونەتەوە. ناوبرەوە لە درێژەدا دەڵێت کە نزیکەی 75% ڕووداوەکانی کار لە کاتی ساختومانسازی و لەوانە بەهۆی بەربوونەوە لە بەرزایی ڕوودەدەن کە لە زۆرێک لەم ڕووداوانەدا کەسەکان دەست بەجێگیانیان لەدەست دەدەن. هەروەها وتیشی کە ماوەیەکە شایەدی ڕەوتی ڕوو لە زیادبوونی ڕووداوەکانی شوێنی کارین. شەهرام لە متوێژەدا ئەگەرچی زۆر بە مولاحزەوە قسەی دەکرد بەڵام واقعیەتێکی باس کرد کە جێگای سرنجە. لە ڕوانگەی ناوبراوەوە بەربوونەوە لە بەرزایی بۆتە ڕووداوێکی باو و بەردەوام ڕوو لە زیادبوونە. بەوتەی ئەم کارناسە لەوەها بارودۆخێکدا چاودێری بەسەر ئیمەنی ساختومانسازیدا یەکجار لاوازە. ئاماری ڕووداوەکان لە مەعدەنەکانی ئێرانیش لەسەرێن. ئاماری ڕووداوی مەرگبار لە مەعدەنەکان لەم ساڵدا یەکجار چۆتە سەرێ. ڕۆژنیە کە هەواڵی ڕووخان و تەقینەوەی مەعدەن یان بەربوونەوەی پێک هاتە مەعدەنیەکان بڵاو نەکرێتەوە. لەو نێوەدا کرێکارانی مەعدەنە ژێرزەمینیەکان زۆرترین مەترسیان لەسرە. کارەساتی مەعدەنی یۆرتی ئازاد شەهر کە سەر بە بەشی خصوصیە هێشتا کۆن نەبووە. لە 13 مانگی گوڵانی 96 بەهۆی تەقینەوەی یەکێک لە تونێلە بۆمبەستەکانی مەعدەن لە قوڵایی 1300 متری 43 کرێکاری مەعدەن گیانیان لەدەستدا. یەکێک لە کرێکارانی مەعدەن هەر ئەو کات وتبووی کە ئەم مەعدەنە سنسۆری شناسایی گازی نییەوە ئەم ڕووداوەش ڕێک بەم هۆکارە ڕوویداوە. ڕووداوەکانی سەرچاوەگرتوو لە نەبوونی ئیمەنی شوێنی کار تەنیا بەکاری مەعدەن و ساختومانسازی سنووردار نابێتەوە. بەپێی راپۆرتەکان لە مانگی بەفرامباری 1400دا تەنیا یەک ڕۆژیش نەبووە کە ڕووداوێکی کار ڕوو نەدات و نەبێتە هۆی مەرگیان برینداربوونی کرێکاران. بارودۆخەکە هێندە کارەساتبارەکە مێدیاکانی ژێرسانسۆری توندی ڕژیمیش دەنووسن کە مانگی بەفرامباری 1400 یەکێک لە خوێناوی ترین مانگەکانی ڕووداوی کرێکاری بووە. 14 کرێکار لە مەودای زەمەنی کەمتر لە 14 ڕۆژ تووشی ڕووداو هاتوونە و گیانیان لەدەستداوە و 39 کرێکاری دیکەش لەم ڕووداوانەدا بریندار بوون. ئەم ئامارانەیە باسییان لێکرا بێگومان تەنیا کارەسات و ڕووداوەکانی کرێکارانی ئێرانی لە خۆیاندا دەگونجێن. کرێکارانی ئەفغانستانی کاتێک بەهۆی ڕووداوی کارگیانیان لەدەست دەدەن و یان بریندار دەبن خاوەنکاران بە یارمەتی ئیدارات و بەرپرسانی گەندەڵی ڕژیم بەناو خوێنیان گوم دەکەن. بەدەر لە ناوەندە نائەمن و مەترسیدارەکانی کار جادەکانی مەسیری کارخانە مەدەن و باقی شوێنەکانی کاریش بوونەتە قەتڵگای کرێکاران. ڕۆژی پێنجشەممە 25 مانگی بەفرامبار بەهۆی وەرگەڕانی ئۆتوبوسێکی هەڵگری کرێکارانی شەهرێکی موچە خورد لە شارێکی سەنعەتی ئیسفەهان 18 کرێکار بریندار بوون. لە ماوەی دوو حوتەی ڕابردوودا 5 ئۆتوبوسی هەڵگری کرێکاران تووشی ڕووداوی مەرگباری هاتوچۆ بوون. یەکێک لەم ڕووداوانە ڕووداوی دڵتەزێنی هاتوچۆی ئۆتوبوسی هەڵگری کرێکارانی نەوت بوو لە مەحوەری ئەهواز خۆڕەمشار لە ڕێکەوتی 4 بەفرامباردا کە بەهۆیەوە 10 کرێکار گیانیان لەدەستدا.
لە کۆماری ئیسلامیدا کوشتنی کرێکاران لە ناوەندەکانی کار و یان لەسەر جادەکان بۆ خاوەنانی کارگە و کارخانەکان و پەیمانکاران هەزینەیەکی زۆری نییە، چونکە دام و دەستگای گەندەڵی پەیوەندیدار هەمیشە سەبارەت بە ڕووداوەکان راپۆرتی درۆیینا ئامادە دەکەن. ئەوان لە راپۆرتەکانیاندا خەتای کرێکار بە هۆکاری ڕووداوەکان پێناسە دەکەن و پاکانە بۆ خاوەنکار و پەیمانکار دەکەن. هەر بۆیە ئەوە تەنیا بنەماڵە کرێکاریەکانن کە دەبێ نەهامەتیەکانی لە دەستدانی نان دەرهێنەری بنەماڵە تەحمل بکەن. بێگومان قازانجپەرستی خاوەنکاران و پەیمانکاران و هەزینە نەکردنیان بۆ ئیمەنکردنی شوێنەکانی کار لەلایەن ئەوان و دەستگای گەندەڵی کۆماری ئیسلامی هۆکاری سەرەکی ڕوودا و کارڕساتەکانی شوێنی کارە و کرێکاران تەنیا لە ڕێگەی خەباتەوە دەتوانن خاوەنکار پەیمانکار و بەرپرسانی دەوڵەت ناچار بکەن تا ناوەندەکانی کار ئیمەن بکەن. کرێکارانی نەوت گاز و پێتروشیمیەکان لە خەباتێکدا کە لە ڕێکەوتی سی جۆزەردانی ئەم ساڵدا بۆ وەدی هاتنی خواستەکانیان دەستیان پێکرد ئیمەنکردنی شوێنی کاریان لەلایەن خاوەنکارەوە خستە ناو خواستەکانی خۆیانەوە. شوڕای ڕێکخستنی ناڕزایەتی کرێکارانی پەیمانی نەوت لە یەکەمین بەیانیەی پەیوەندیدار بە دەستپێکی مانگرتن کە لە سی جۆزەردانی 1400دا بڵاویان کردەوە نووسیان ئێمە خوازیاری ئیمەنکردنی شوێنی کارەکانمانین. شوێنەکانی کاری ئێمە هاوشێوەی بۆم بن، ئاگرکەوتنەوەی خۆفناک، بەربوونەوە لە بەرزایی، دەنگی تەقینەوەی مادەی نەوتی، هەڵمژینی مادەی ژەهراوی و شیمیایی، لە پەنان ناستانداردبوونی بارودۆخی ناوەندە دەرمانیەکان بەردەوام دەمان کاتە قوربانی و زیانی جەستەیی و دەرونی زۆری بە کرێکاران گەیاندووە. کار لە گەرمای تاقت پرۆکێنی هاوین و نەبوونی کەرەستەی فێنەکەرەوە و کەرەستەی ستانداردی خاوێنکردنەوەی هەوا گوشارەکانی چەند هێندە کردووە. سەنعەتی نەوت بەشێکی گەورەی بەهرەدەری کۆمەلگایە. پێویستە ناوەندەکانی کاری ئێمە ئەمن بکرێن و باڵاترین ستانداردیان بێت. پێویستە لە سەنعەتی نەوتدا بودجەی تایبەت بۆ ئەمنکردنی شوێنەکانی کار، تەیارکردنی ناوەندەکانی کار بە سیستمی سەرما و گەرمادەری پێویست و دەستگای خاوێنکردنەوەی هەوا، بردنەسەرەوەی ستانداردی تەندروستی شوێنی خەو و شوێنە گشتیەکان لەوانە دەشووی و حەمام و شوێنەکانی تر تەرخان بکرێت. پێویستە سەرنجدان بە مەسلەی ئیمەنی شوێنی کار لەلایەن کرێکارانی پەیمانکاری نەوت و پێترۆشیمیەکانەوە بکرێتە سەرمەشقێک بۆ کرێکارانی ناو کارگا و کارخانە و مەعدەن و ناوەندە پڕمەترسیەکانی دیکە لە جەرگەی خەباتیان دژ بە خاوەنکاران و دەوڵەت.